ڕێکخراوی خەڵک بۆ گەشە پێدان PDO باوکاری ئەنجومەنی باڵای خانمان و گەشە پێدان شانۆی دوورینەوەی ئازار لە شاری هەڵەبجە نمایش دەکات. ئەم شانۆیە لە نووسین دەرهێنانی ڕۆژە حەسەن و کاروان سۆفیا لە نواندنی سەرگوڵ حسێنە. بڕیار وایە ئەم شانۆیە لە دوای شاری هەڵەبجە لە سلێمانیش نمایش بکرێت. هاوکارمە سەلاح جەمیل لەو بارەیەوە ئەزلای فێشی بۆ ئامادەکردوین بابینەری بین. دیارە ئێستا لە هەڵەبجە شانۆگەریەک لێرە نمایش دەکرێت. شانۆگەریە کە لە چوارچێوەی و شالەکانەی کە تایبەت دەکرێت و تایبەت بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان ڕێکخراوە. دیارە شانۆگەریەکە بڕیارە لە باخی گشتی بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە هونەرمەندان ڕۆژشمیران چین توێژ جیاوازەکانی کۆمەڵی هەڵەبجە لێرە بەڕێوە بچێت بۆ قسەکردن لە سەر کۆی گشتی کارەکە و ئامانجی ڕێخستنی چالاکیێکی لەم شێوە ڕاستەخۆ دەچنە لای دەرهێنەری شانۆ ڕۆژە حەسەن ڕۆژخانە گەر پێم بڵێ ئامانجی سەرەکی ڕێخستنی ئەم چالێکی لە هەڵەبجە چێواتانەوەی لێرە چ پێیامێک شانۆی دوورنەوەی ئازارێکێکە لەو چالاکیانەی کە لە ببوونی 16 ڕۆژی بەرەگابری تونتیژی لە سلەیمانی و هەڵەبجە نمایشەکرێت یەکەم ڕۆژی نمایش ئێمە لە هەڵەبجە نمایشەکەین ئەم ئامانج لەمە وەسیلەیەکی ترە ڕێگەیەکی ترەوەی کە بتوانین ئەو ئازار و ئەو چیرۆکانە بگەڕینەوە کە ژنان لە کۆمەڵگەی کوردی یاخود لە سەرتاپای جیهانە ڕوبەڕێ بنەوە. پشتگیری و پاڵپشتی ئێوە بوو بۆ ئەنجامدانی وها چالاکیەک و ئەم چالاکیە تەنها لە هەڵەبجە سلێمانی نمایش دەکرێت یاخود دەبرێتە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان. بەڵێ ڕێکخراوی خەڵک بۆ گەشە پێدان ڕاستە و خۆ پاڵپشتی ئەم نمایشەیە کردووە بە هاوکاری ئەنجومەنی باڵای خانمان کێکێکە لەو چالاکیانەی پێکەوەی ئەنجامیان ناوە بۆ ئەوی کە بتوانن پێکەوە دەنگمان یەک بخەین و بە شێوەیەکی جیاوازتر چالاکیەکەمان ئەنجامی کەویش چالاکی شانۆی سەرشەقام بوونەوە خەڵکە بۆی بتوانین بە تەریخێکی تر پەیامەکانمان بگەێنین. تۆیەکێکی لەو نووسرانەی کە تایبەت بەم بوارە دەنووسی لە بواری ژنانە ساڵی پێشوش بۆ هەمان شێواز کارێتە بوو. ئەم شێوازانە لە نووسین لە کارکردن تا چەندێک کاریگەریانە بێت لەسەر کۆمەڵ بۆ نمونە ساڵی پێشتر ئەبێ دەرەنجامێکت دەستکەوت بێت لە نووسینەکانت لە کارەکان ئەم ساڵیش تۆ بۆ ئەوە کارەکەی کە دەرەنجامێکی بێت دەرەنجامی کارەکانی خۆت بە چا قارەکان ڕۆشتون و خۆشببختانە کۆمەڵگا بە چ شێوازێکم پەیامی تۆیان وەرگرتووە. لە ڕاستیە دووبارەبوونەوەی ئەم جۆرە کارانە پەیوەندی بۆ هەیەکی تر بۆ ئێمە شانۆ لە ناو هۆڵ ڕەنگە جۆرێک خەڵکی تر ببینێ بەڵام کەینە سەر شەقام خەڵکی تری بینێت کە چاوەڕێ ناکا بچێت بە هۆڵی شانۆ کە شتێکە بە سوودفێتە دەرۆ ئەیبینێ بۆ ئێمە گرنگە کە پەیامەکەمان بگەینە هەموو دانیشتوان و بتوانین خەڵکی جیاواز بەریەکەوتەمان هەبێ و پەیامەکانمان بگا بە دڵنیایی ئەوکو ئاماژەم پێیا شێوازێکی تر لە کارکردن بۆیە بۆ ئێمە بەرکەوتنی ڕاستە خۆمان هەیە و کاریگەریشی هەیە چونکە بە زمانێکی تر بە جۆرێکی تر پەیامەکان ئەگەینە خەڵک کە بە هەمووی دوومەتر لێمان دوورن بۆیە جۆرە لە گفتوگە و بەریەکەوتن و کار لێکەری دروستە بێ. زۆر سپاس دیارە سەرگۆڵێکێکە لە ئەو کارکتەرە سەرکیانەی کە ڕۆڵی سەرەکیت لە ناو شانۆگەیان دەبێت ئەتوێت لێرە لە ئەم ستەیجی هەڵەبجەوە ئەمڕۆ چ پەیامێک بگەێنی و لێرە چ پەیامێکم بە ژنان بە پیاوان بە کوڕ و کچ بە کۆمەڵگەی کوردی بەگشتی بڵیت. من ئەمەوێت دەنگی ئازاری هەموو ئەو ئافرەتانە بم کە ئازار دراون و دەنگیان خنکێنرا و دەنگیان نەگەیشتووە ئەمڕۆ لێرەوە دەنگی ئەوان بگەێنم بە خەڵک و خەڵک لە ڕێگەی دەنگی منەوە و شار ببێتەوە بەرامبەر بەو ئافرەتانە و چیتر تونوتیژی نەکرێت. شانۆگەرەکەتان دواتە دەبرێت سلێمانی لە سلێمانی لە چۆن مایشەکرێت وەکەی دەبرێت سلێمانی و چۆن ئەم کارەیە کۆپی دەکرێت بۆ ناوچەکانی دیکە یاخود پێگەیەکی تر هەیە بۆ گواستنەوەی پەیامەکانتان جگە لە زیندوی ناو خەڵک بۆ نمونە ئەمە تۆمار بکرێت لە ڕێگەی سوشال میدیاوە بڵاو بکرێتەوە. ئێمە سبینێ کاتژمێر 2 لە سەرای کللتوری لە سلێمانی نمایشەکەین یەکەم نمایشمان لە شاری هەڵەبجی خۆشەویستە ئەگەر خەڵکانی تر سپۆنسەرمان بکەن ئەو شارەکانی تریش ئەگەڕین یعنی چەند کەسێکی تر هەر ئەوەی کە بیستێتی ئەمە کارێکی واکەین هەوڵیان بۆ یاوین دواتر لەوانێ لە ڕێگەی سوشال میدیاوە یاخود کارەکە گەورەتر بکەین کە هاوڕێیان یەکەم ڕۆژ کۆبووینەوە هەمومان پێکە و تاقەکان یەکتریمان گرت قەرارمانە ئەم ئیشە گەورەتر بکەین ئیشەڵڵا لە ئایندەیە. هونەر دەتوانێت چ پەیامێکی گرنگ بگەێنێت بۆ کەمکردنەوەی توندوتیژەکان دەستبەست. هونەر خۆی بەگشتی پەیامەکەی مرۆڤ بوونە. یعنی بۆ هەموو مرۆڤێک نەک تەنها بۆ ژن بۆ پیاو بۆ مناڵ بۆ ئاژەڵ بۆ ژینگە هونەر پەیامەکەی مرۆڤ بوونە لە ڕێگەی هونەرەوە ئێمە ئەتوانین کاریگەریمان هەبێ لەسەر تاکی کۆمەڵگا لەسەر مناڵەکان لەسەر
پەروەەردە لە ڕێگەی هوەرەوە کاریگەری زۆر دروستە بێ بەڵام ئەگەر دەستمان بگیرێت. زۆر سواز بە هێوای کاری باشتر و جوانتر دیارە شانۆگەری دوورینەوەی ئازاریکەکە لەو بەرهمانێک کە تایبەت کراوە بە داکۆکیکردن لە مافیژنان و بارنگاربوونەوەی تونند و تیژی دژبەژنان کە ئەم شانۆگەریە ئەمڕۆ لە هەڵەبجە نمایش دەکرێت و بڕیارە بەیانی سعد و لە شاری سلێمانی نمایش بکرێت.